ئایا ئەم حاڵەتی ئێستا ئێمە تێداین حاڵەتی تەوژمی ئیسلام حاڵەتێکی تەندروستە هەرێکی بە زۆرێک یعنی ئێمە زۆر ویستمان ئۆپۆزیسیۆن کۆ بکەینەوە بۆ هەڵبژارنی داهات ئێمە وەکو کۆمەڵ دەست پێشخەریمان کرد چوینە لایە گرت و لەگەڵ خەڵکیەکە قسەمان کرد لەگەڵ خەڵکیەکە قسەمان کرد بەڵام دوایی بۆمان ڕێک نەکەوت ئێمە کە پێم وایە شتێکی خراپ بوو بێهێزی بوو بۆ ئۆپۆزیسیۆن هەڵبەتە بێهێزیەکە پاڵ دەدرێتە لای کۆی ئۆپۆزیسیۆن بەڵام خوا ئاگادارە ئێمە بەبێ هیچ مەرجێکی پێشوەختە ئامادە بووین هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەوەشەوە کە تێبینیمان لەسەری هەیە پێمان وایە بە کەڵکی لەگەڵ بەڕێدا ڕۆیشتن نایە ئەوەندە تێبینیمان لەسەری هەیە هەندێک خەڵکتان دەبێ ئەوانیش باشکار بە کەسی لێ هەڵناوێری بە ئەوانەشەوە بەڵام دوای بەدەستمانەوە نەهات مەبەستم ئەوە حاڵەتێکی تەندروست نییە حاڵەتێکی تەندروست نییە چ وەکو تەوژمی ئیسلامیەکە تەماشایەکەی چ وەکو ئۆپۆزیسیۆن تەماشایەکەی چ وەکو کۆی پرۆسەی سیاسی لە هەرێمدا و لە عێراقدا تەماشایەکەی حاڵەتێکی ناتەندروستە ئەو هەموو گوریس پچڕچێنە و ئەوان بۆیە دەبێ کاتت هەبێ وەختی بۆ تەرخانکەی کاتی بۆ تەرخانکەی بتوانێت بیر بکەوێ لەو شتانی دیکە بۆیە من بە بەرانیشم ڕاگەیاندووە کە لەمە دووە من بەو شێوەیە سەرۆکاتی کۆمەڵ دەکەم نەچمەنێ هەموو وردەکاریەکانەوە بەڵکو خەریشتی استراتیژی استراتیژی و بنەڕەتی و ئەساسی شتێک ئەگەر پەکی لەسەر من کەوت ئەمن و ئامادەم